سڵاوتان لێبێ بکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە ماوەی ڕابردوودا لە دوای هەڵبژاردنەکانی ڕابردووی خولی شەشەمی پەرلەمان چەند کۆبوونەوەی لە نێوان یەکێتی و پارتی بۆ پێکەنانی حکوومەت بەڕێوەچوو ئەو بوو کە هەڵە نەبن پێنج جار پارتی و یەکێتی لە سەر ئاستی باڵا کۆبوونەوە بۆ دیاریکردنی ڕەشنووسێک تاوەکو مەهام و ئامانجەکانی حکوومەتی داهاتووی تێدا دیاری بکرێت ئەوە بوو لە دوایین کۆبوونەوەدا بڕیار بوو ڕۆژنووسی کە لە نێوان هەردوو لیژنەکە لیژنەی دانوستانکاری پارتی یەکێتی بخرێتە بەردەم لیژنەی باڵا بەڵام بە هۆی حکمی بارودۆخی ناوچەکە تاکو ئێستا لیژنەی باڵا بۆ لەسەر بڕیاردان لەسەر ئەم ڕۆژنووسە کۆ نەبووتەوە پرسیارە جەوهرەکە ئەوەیە خاوی ئەم کۆبوونەوانە بەراورد بە ڕابردوو بۆچی دەگەڕێتەوە ئایا دۆخی ناوچەکە وای کردووە یا خودی هەوڵێکی نزیک مەودا هەیە بۆ ئەوی جارێکی دیکە پارتی دیموکراتی بورسان یەکێتی نیشتیمانی لەسەر ئەم بابەتە کۆبێتەوە بە هەموو ئەگەرەکان پێکێنانی کابینی دەیەمی حکوومەتی هێرێم دەکەوێتە پێش هەڵبژاردنەکانی عێراق یاخود دوای هەڵبژاردنەکان لەگەڵ هەمومانە حتمما لەگەڵ بابەتی پەیوەست بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و دوایین ڕێکارەکان بۆ ڕێکوتنە سەرەتایی کە ئێستا کراوە ئایا ئاخۆ ئەمە وەکو ڕێکەوتنێکی درێژخایان و دوورمەودا لی بڕوانین یاخود بۆ چەند مانگێکە و دەشێت جارێکی دیکە ڕێکەوتنی نوێ بکرێت هەمومان دەبێتە تەور و وەڵامی زیاتردا میوانەکەم بە خۆشحاڵیەوە کاک حسین کەلالی بەرپرسیدقی بیستودوی پارتی لە گەرمیان وەردەگرم کاک حسین سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆش لە دوای چەند کۆبوونەوەیەکی چڕوپڕی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی بۆ پێکەنانی کابینەی دێم بەڵام ماوەیە کەم کۆبوونەوانە جۆرێک لە خاوی پێوە دیارە بۆ کارێکی تایبەت هەیە بۆ ئەمە لە ڕاستی ئەوکە جەناب شتاوەژت پێکرد ئەو لیژنەی با بڵێن دووەم کە پێوتە لیژنەی لاوەکی بۆ نووسینەوەی مەکانیزمی کاری حکوومەت و بۆ نامەی حکوومەت بەگشتی سیغەی کۆتاییان حازر کرد لە ڕاستیەوە ئەو پرەنسیپانەی کە حکوومەتی لەسەر تەشکیلەکرێت جگەل لە بەرنامەکە کە پشتامەژەم پێکرد ئەو پرەنسیپانش هەموو دیاری کراوە پرەنسیپەکان لەلایەن هەردوو لیژنەکەوە یەک کراوە تەنانەت لیژنەی باڵا دانیشتنی سەر کردووە هەردوو لا ڕازی بوون بە پرەنسیپەکان لە ڕاستی ئەوەی کە ماوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کابینەی تازەی لەستە تەشکیل نەکراوە دابشکردنی پۆستەکانە وەک دەزانن ینی ئوسولی باو واتە پرەنسیپەکانی باو لە عالەمە ئەمەیە کە بەپی کورسیەکانی پەرلەمان واتە بەپی ئەو بەرکەوتەی کە لە ئەو کورسیانەی کە هەر حیزبێک لە پەرلەمان بەدەستێنەوە لە ئەنجامی هەڵبژاردن پۆستەکان دابەشەکرێت و وەک بینیتان پارتی دیموکراتی کوردستان وەکو هەمیشە کە لە ساڵی 1992 یەکەم هەڵبژاردن دەستی پێکردو لە بۆ پەرلەمانی کوردستان تا ئێستا وەکو هەمیشە براوەی یەکەم بووە بەڵام زۆر جارش پارتی لە مافی خۆی خۆش بووە بەشێک لە مافەکانی خۆی بەخشیوەتە لایەنەکانی تر بۆ ئەوەی بتوانن کابینەیەکی یەکگرتووە استقرارێکی باشە بێ بۆ ئیدارەدانی وەزعی خەڵکی هەرێمی کوردستان و لە هەموو سێکتەرەکانەوە لەم چوارچێوەش بەڕاستی چەندین کۆبوونەوەی تایبەت کراوە لەلایەن لە بەرزترین ئاستی سەرکردایەتی هەردوو حیزباتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی کە من زانیاریم هەیە پارتی بە برایەن یەکێتی وتوان ئامادەین لە هەندێک پۆستی وەزارش بە پێی بەرکەوتەی کە یەکێتی هەیەی و مافی پارتیە لێ خۆش بێت ببیاتە برادران یەکێتی بۆ ئەوەی بتوانن کابینەکە بە زووترین کات پێک بێنن بەڵام پێشترش جەنابە دامەژێت پێکرد هەندێک هۆکار و ڕووداوەکانی لە ناکاو کە دێتە پێش و لە ئاستی ناوچەکە بە تایبەت با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕووداوە جیهانەکان واکات و زۆر جار ئەوەی کە مەبەستە نەتوانی بەو سەریعەی کاتوی بڕیاری لێ بدەی بڕیاری لێ بدەن بەڵام وەکو مەبدە هەموو شتەکان کۆتایی پێاتۆ تەنیا لەسەر دابەشکردنی پۆستەکان ماوە یعنی وەکو ئەجندا و کارنامەی ئەم حکوومەتە و هێڵە گشتەکانی ڕێکەوتن کراوە بە تاکید هیچ کێشەیەک نەماوە نەخێ لە وەکو جەناب دامەژێت پێکرد لە استراتیژێتی کاری حکوومەتی داهاتوو کابینەی دایم هیچ کێشەیەک نەماوە ئەشزانین ینی بەڕێز جەنابی کاک مەسعود بەرزانی دەکرێتەوە کار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەو بەرپرسیارە لە جێبەجێکردنی ئەو استراتیژە و پلان و بەنامەنە ئەگەر باسێکی ئەو ڕۆژنووسم بۆ بکەی کە لە نێوان هەردوو لیژنە لاوەکێکە نووسراوەتەوە بڕیارە بۆ دوایین جار بخێتە بەردەم لیژنەی باڵای هەردوولا
ئەم ڕۆژنووسە چی لە خۆ دەگرێت؟ بەگشتی ئەو هەموو بابەتەکان هەموو سێکتەرەکانی ژیان و تەنانەت نەکەن ناوخۆ شێوەی پەیوەندەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی ناوان لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی کۆمەلگای مەدەنی هەر هەمووی دیاری کراوە، ینی هیچ کەم و کوڕێک لەو ڕەشنووسە نەماوەکە ئاماژەی پێ نەکرێەوە ڕەشم با بڵین استراتیژێتێکی گشتگیرە بۆ ئەوەی بتوان خزمەتی زیاتری خەڵکی کوردستانی پێ بکرێت. یەک حکوومەت، یەک پەرلەمان، یەک قوارەی سیاسی دەستوری، ئەمە ئامانج و مەهامی پارتی بۆم کابینێ، ئەمە چەسپاوە بەتاکیت. باش دروشمی سەرەکی پارتیە وەکوتشم لە بەرو پارتی حیزبی یەکەمە برادرانی یەکێتیش تقریبان هەمان ڕێیانەیە خۆ کەس لەگەڵەوە نییە جارێک کە ئێمە بگەڕێنەوە بۆ دوو ئیدارە چکە تەجربەی کتالمانەیە لە دوو ئیدارەی و دابشکردنی دەسڵات لە سەر دوو زۆنی جیاواز. ئێستا ئەگەر بە شێوە عامەکەی پێم بڵێ پارتی و یەکێتی لەسەر چی ڕێکەوتون لەسەر چی ڕێک نەکەوتون کە دەبێت ڕێبکەون؟ تەنیا ماوەتۆ سەر پۆستەکان. تەنیا سەر پۆستەکان ماوە کوتشم پاردی ئامادەیە لە مافی لە هەندێک لە مافەکانی خۆشی لە بابەتی پۆستەکانیش خۆش بێت بۆ ئەوەی کابینەکە تشکیل بکات. دابشکردنی پۆستەکان بەرمەبنای ئیستیحقاقی هەڵبژاردن دەبێت یاخود لەمەدا پارتی ئەمری واقع و ئەو نەرمیروانندەی کە لە ماوەی ڕابردوو هەیبووە بەرامبەر بە یەکەتی دووبارە ئەمە پیادە دەکاتەوە. زانی هەموو شتێک حدودی خۆی هەموو شتێک سنووری خۆی باشە بەتاکی تۆ هەڵبژاردنەکەی بۆ ئەیکەی ئەگەر باوەڕت بە سیستەمی دیموکراسی بێ پەنابێتە بەر هەڵبژاردن لە هەڵبژاردنیش استحقاق چییە بەپێی ئەو کورسیانە کە هێناوتە مافتەیە لە حکوومەت. بەڵام زۆر جار بۆ ئەوەی کە ئێمە تەجاوزی هەندێک ناکۆکی ناوخۆی خۆمان بکەین ناکۆکیان تاوان هەموو معلوماتی جەناب زیاتر لاوەکیە تەجاوزی ئەو ناکۆکیانش بکەین پارتی ئامادەیە لە بەشێک لەو استحقاقی کە هەیەی خۆش بێت. ئەوەی کە زۆر دیار و ئاشکرا بێت ناکۆکیەکە بە دیاریکراوی لەسەر چی پۆستەکە ینی بۆ نمونە هەندێک پۆستی سیادی ناو دەهێنرێت لە ئیعلام و لە کۆمەڵگەجێت و حتا بەرپرسانی حیزبەکان لەوانە پۆستی وەزیری ناوخۆ و پۆستی وەزارەتی شارەوانی ئەمانە بوونەتە لەمپەر لە بەردەم پێکەنانی حکوومەتە. زانی پۆست چییە؟ ینی پێش هەموو شتێک من پێشتر ئاماژەم پێکرد باشە جەنابی کاک مەسرور بەرزانی سەرۆکی کابینە ئەبێت و ئەو بەرپرسە لە بە ئەنجام گەیاندن و چاودێری و جێبەجێکردنی هەموو ئەو پۆستانەی کە لە ناو پۆستی وەزاری کە بەرکەوتەی پارتی یاخودێکێتیە واتە جەنابی بەرپرسە لە ڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە چ بەرپرسێک یاخود چ وەزیرێک یا چ حیزبێک ئەو ئەرکە جێبەجێکات. ئەنیم بابەتەکە ئەمەیەوە ئیلا تۆ بڵێ بۆ وەزارەتێکی دیاریکرا و ڕەنگە لە ڕاگەیانەکان زۆرشت بۆتێ بەڵام لە ئاستی باڵا بەڕاستی ئەوە زیاتر لە ئاستی هەردوو مەکتەب سیاسیە کە براری کۆتاییەدە لەسەر ینی دیاریکردنی ناوەکان لە دەسەڵات و هەیمەنی حکوومەتی هەرێم خۆیەتی کە کێدانێنێ بۆ کامپۆست هەر لایەک ینی هەر لایەک بۆی هەیە سێ کاندی دێبێ بۆ پۆستێکی وەزاری باشە بۆ ئەو بەرکەوتەیەکی سێ کەس دیارریەکە لە ناو کەسانە تەمەن بەڕاوێژ دەگەڵ یەکتریەوە نەبێ بڵێ سەرۆکی حکوومەت خۆی بەتەنێنە بەڕاوێژ دەگەڵ پارتی بەڕاوێژ دەگەڵ یەکێتی یەک لەو سێ کەسە لە بژێری بۆ فلانە پۆست. ئەم حکوومەتە تەنها لە پارتی و یەکێتی پێک دێت هیچ لایەنێکی دیکە بژاردە و بادەری ئەوەی کردووە کە بەشدابێت لە پێکەنانی حکوومەتە لە پاش ئەنجامی هەڵبژاردنەکانی 20 تەشرینی یەکەمی ساڵی 2024 و ڕێوشوێنی با بڵێن ڕاگەیاندنی ئەنجامەکان پارتی دەرگای واڵا کرد لەسەر هەموو لایەنەکان. باشە بەڵام ئەوەی کە زۆر لە لایەنەکان لە سەرەتا شەوتیانێ بەشداری ناکەن و هەندێکی هەر ناتوانێتە ناو پەرلەمان شتایسە بزانینی جەنابەت بەشێکیان وایە تەسەوریان وایە ئەگەر لە دەرەوە بن دەنگیان زیادەکە بە تەسەوری خۆیان تەبان بەڵام تەجروبەمان هەیە لە ڕابردووانەی کە بەشداری حکوومەتیان نەکردووە چیان بەسەر هاتوو گەشتن تەکوی بەڵام وەختیان بەدەست خۆیانە پارتی خود هیچ حزبێکی تر ناتوانێت لایەنێکی دیاریکرا و ناچارکەوە بەشداری لە حکوومەت بکات ناتنە پێشۆکە ناتنە پێشۆ یاخود ئەوانەی هەندێک ئەیانویست بێنە ناو حکوومەت مەرجی استفزازیانە بوو زیاد لە حەقی خۆیانیان داوا کردووە کۆمەڵێک شەرت و مەرجی تعجزی کە ئەوە هەر لە پرۆسی دیموکراسیە بەهاوی نییە ئەنی باوەڕ نەبوون بە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردن و بەڕاستی. باشە کاتماوە بۆ ئەوەی ئەگەر لایەنێک بێوێت بەشدار بێت لە پێکەنانی حکوومەتە باوەڕ ناکەم بڵێم کات نەماوە چکە تا ڕۆژی سوێن خواردنی کابینەکەش ئەکرێت یانی بەڵام زەحمەتەوەی کە منەی بینم تا ئێستا کەسێک ناتوتە پێشەوە بەڵام دەرگادا نەخراوە بەڕاستی. باش ئەم حکوومەتە ئەگەر خاڵێکی جۆهری و جیاوازی تێدا بێت و جێ بکاتەوە لە حکوومەتەکانی پێشتر بەلای بەڕێستەوە چییە؟ ئێمە تاریخێکی با بڵێن خراپمان هەیە لەوەی کە لە سەردەمی کابینەی یەکەم
شەڕی ناوخۆ دەستی پێک دیوادار مەرگیز دووبارە نەبێتەوە لەو مێژۆوە نەو ئەدا بەشبوونێک کە بوو حقیقەت لە جێبەجێکردنی ئەرک و مەرامەکانی حکوومەت لە ئاسی کوردستان بەتەئکید لە کابینەی داهاتوو ئەو جیاوازیە نامێنیوە لە زاخۆوە تا خانەقین یەک حکوومەت و یەک ئیدارە و یەک هێز و یەک استراتیژیە بێت. چی زامنی ئەو ئاکا ئەم دابەشبوونە کاڵ بکاتەوە کاک حسین؟ ئێمە لە ماوەی ڕابردوو چەندین جار کۆبوونەوە کراوە لەسەر کۆمەڵێک ڕەشنووس و بنەمار ڕێکەوتن کراوە، بەڵام دوجار لە ئەمری واقعا لایەنێک پاشگەز بووتەوە. بۆ ئەم جارە یعنی سەقفێکی زەمەنی کۆنکرێتی هەیە بۆ ئەوەی هیچ لایەنێک نەتوانێت ئەو ڕاستپاردە و ڕێمانی کە حکوومەتی لەسەر پێک بێت وەکو خۆی جێبەجێ بکرێت. زانی ینی ئەم جارە لە وەکو باسمان کرد لە ڕەشنووسەکە ئاماژە هەموو بابەتەکان کراوە واتە هیچ شتێک بەجێ نەماوەڵتۆ ئەگەر کەسێک هەر لایەنێکی دیاری کراوە بێوێ وەکەڵێن پێیەکی لە ناو حکوومەت و پێیەکی لە ئۆپۆزیسیۆن بێت بەتەئکید ئەو کات خەڵکی بینێت و لە ڕەشنووسەکەی شایەیە کە نابێت کەس لەمەی کە ڕێکەوتون لەسەری لە چی مادام تۆ مۆرت کرد ئیمزات کرد ما ڕازیت بەوە نابێ ئەوە قەشتە بێت پێ ڕازی نەبێت کە ڕازی نەبوو بەتەئکید ئەو کاتە خەڵکی کوردستان بۆی دەرەکەوی ئەتوانێت بڕێژ لەسەر داهاتووی ئەو لایەنە بدات. پارتی لەسەر هیچ پۆستێکی سیادی حکوومەت هێڵی سووری دەبێت؟ ئێمە سەرۆکی بەتەئکید ئەو پۆستانەی کە هەیە بە پێ ئستحقاقی هەڵبژاردن مافی خۆیەتی بەتەئکید تەنەزولی لێ ناکات. باش کەواتە بەگریمانە و ئەگەری هەرە نزیک بەپێی ئەو بارودۆخی کە هەیە حکوومەتی داهاتوو کابینەی دەیەمی حکوومەت کەی پێک دێت؟ ئەگەر تێبینیتان کردوێت لە هەفتەی ڕابردوو بە سەرپەرشتی جەنابی سەرۆک بەرزانی هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی و بەشداری جەنابی کاک پاڤڵ سەرۆکی یەکێتی نیشتمانی کۆبوونەوەیەکی ئاست باڵا کرا بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لەگەڵ بەغدا و لەگەڵ هەندێک بابەتی ناوخۆیش ئەمە بەڕاستی مبادرەیەکی خێرە ئینسان هەست بۆ کاکە دیێگزی کۆی بوونەوەیکی باشترێ وەیەکی لەو نیشانانە ئەوەیە کە هەنگاوێکە بەرەو ئەوەی کە زووتر حکوومەت هێرم پێک بێت. کەواتە ئەو بەدەمەواتنەی پارتیوێکەتی لە کۆبوونەوە دواتر تشکیلکردنی لیژنەیەک بۆ بەغدا بۆ ئەوەی بە هەمانگی وەکو نوێنەری پارتی لە بەغدا ئیشی لەسەر بکرێت لە بابەتی موچە ئەمە دەرخەری ئەوەیە کە پەیوەندەکانی پارتیوێکەتی لە ئاستێکی باشدایە؟ سەلماندنی ئەو نیەتە باشەیە بەڕاستی وەکو بینیتان ینی کاک پاڤڵ کە سەرۆکایەتی وەفدی کوردی کردووە سەرۆکایەتی وەفدی یەکێتی نەکرد وەڵکو وەفدی کوردی پێکهاتووە لە هەردوو مەکتەب سیاسی پارتی و یەکێتی بەنمونە وەزیرەکانی پارتیتیا بۆ وەزیرەکانی یەکێتیش تیا بووە کە لە بەغدا لەگەڵ دەستەدارانی بەغا کۆبوونەوە. ئەم ڕۆحێتی پارتیوێکەتی لەم قەناغا تا چەند پەیوەندی بۆ ڕێکەوتنەوەیکە لە بابەتی پێکەنانی حکوومەت کردویانە گرنگە یانێ بێت هۆکار بۆی بابەتی حکوومەت سرعتر بکرێت هەنگاوەکان خێراتر دەکات بەتاکید. باش کەواتە پێش هەڵبژاردن حکوومەت پێگیت؟ ئومێدمان وایە هیوادارین وابێت چکە هەڵبژاردن کاتی ماوە بەڵام وەکو باسم کرد زۆربەی زۆری ئەرکەکانی پێکێنانی حکوومەت بە کۆتا هاتووە تەنیا ناوەکان و پۆستەکان ماوە وەکو چنیەتی باشەشمان لە هەفتەی ڕابردووە جارێک هەست پێکدا چەند نێتی باش ئەرە بووە ئینسان بە وجدان و بڵێ نێتی باش ئەرە بووە بەڵام نزیکبوون نزیک بوونەوەیەکی زیاتر وە کار گەیشتوتەوە کە جەنابی سەرۆک خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکان بکە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئومێدێکی زیاتر هەیە بۆ زووتر کابینەکە تشکیل بکرێت. لە دەرەوەی ڕاگەاندن هیچ کۆبوونێک لە نێوان پارتیوێکەتی بۆ مەسەلەی پێکەنانی حکوومەت لە ماوەیەدا بەڕێوە چووە؟ ڕەنگە هەبوو بێت من زانیاری منی. باش ئەوەی پێویستە بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕێکەوتنێکی سەرەتایی کراوە یعنی ڕێکەوتنەکە ئەوە هەیە بۆ نمونە کە دەبێت حکوومەتی عێراق لە سبەینەوە موچەی مانگی 5 و دواتر مانگی 6 بنێرێت. ئەم ڕێکەوتنەوەک و ڕێکەوتنێکی درێژخایان و دوورمەودالی بڕوانین یاخود بۆ چەند مانگێک و دەکرێت دوجار بە شێوازێکی دیکە هەم دووبارە کۆبوونەوە و گفتوگۆ هەبێ بۆ ڕێکەوتنێکی درێژخایان. ئێمە ئومێدوارین ئەم ڕێکەوتنی درێژخایانی بەدەوا بێت و پارتی دیموکراتی کوردستان هەمیشەش بەڕاستی نیەتی خێری خۆیان پێشانداوە زۆر جار لە پێناو ئستقراری ناوخۆی خەڵکی کوردستان و دابینکردنی بژێوی ژیانی خەڵک زۆر جار لە ڕەنگە لە ئستراتیژیتی خۆمان داهندێستن بابەت تەنەزۆرمان کردێ بۆی کێشە ناوخۆیەکان ڕەنگ نەداتەوە یاخود ئەو مافانەی خەڵکی کوردستان هەیەتی تەنگی پێ هەڵ نەچنێ بە تایبەت بابەتی قوتی خەڵک بابەتێکە کە بەستراوەتە ژیانی خەڵکەوە بە موچە ئەگەر نەبێ بە تاکی ژیانش معنای نامێنێ باوەڕ بکەن ڕەنگە جینۆساید و ئەنفال و کیمیابارانکردن زۆر ئاسانتر بوو بێت لەوەی کە قوتی خەڵک بڕاوە بۆیە ئەمە بابەتێکە ئێمە ئومێدوارین و
زانن یعنی بەداخەوە هەندێک بڕووبیان و لە لای حکوومەتی بەغاوە بەکاردێت بەرامبەر بە خەڵکی کوردستان بەگشتی من باسی حزب ناکەم خەڵکی کوردستان بۆ ئەو مافایانەی کە لە دەستوری ساڵی 2005 چەسپاوە ئەبینین ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ ئەوان لە پاشەکشن لەو مافە دەستوریانەی کە قرار کراوە خۆیان ڕێیان لەسەر داوە و خۆیان بەشدار بوون خۆیان لە با بڵێن لە ڕیفراندۆمی دەنگدان بە دەستور خۆیان بەشدار بوون دەنگیان داوەتەوە دەستورە بەڵام کە دێتە سەر ئاستی جێبەجێکردن ولا بێ لە پەرلەمانی عێراق یاسای پێ دەربکرێت بە نمونە یاسای نەوت و غاز یاسای دابینکردی بودجە بۆ هەرێمی کوردستان مافە دەستوریەکان ئەوان لێی پاشگەزە بن و ئامادە نین ئەو یاسانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە بێنە پەرلەمان ڕۆژنووسەکانی بێنە پەرلەمان بکەن یاسا بۆەوەی خزمەتی خەڵکی پێکەن بە فەرق و جیاوازی بەڵام بینیمان لە ڕابردوو هەر هەموو خۆشادنەوە هەبوو خۆتزیینەوە هەبوو لە جێبەجێکردنی مافەڕەوەکانی خەڵکی کوردستان ئەوێ دەکەین ئەم ڕێکەوتنە بتوانێت بێتە سەرەتایەکی باش بۆ ئەوی ڕێکەوتنی زیاتر بکرێت لە ئەو بابەتانەی کە پەیوەستە بە ماف و خەڵکی ماف و امتیازاتی خەڵکی کوردستان وەکو باسم کردیانی پۆستە سیادەکانی ئێمە لە بەغا مادەی جێبەجێکردنی مادەی 140 دیاریکردنی با بڵێن ڕیفراندۆم لەسەر ئەو ناوچانە بەرحاڵ کۆمەڵ ڕێوشێنێ بۆ مادەی 100 جێبەجێکردنی مادەی 140 وە شێوەی پەیوەندیەکانی ئێمە لەگەڵەوان لەگەڵ لە ئاستی نێودەوڵەتی هەموو چارەسەر بکرێ بەڵام وەکو ئاماژەم پێکرد هەموو جارێکەوان سەرتاکەی بەنیەتێکی پاک و دێنە پێش و بەڵام کە دێتە سەرەوەی دەسڵاتێک لە دەست ئەبینین کاکسنکاتە پرسیارەکە ئەوەیە ئەو نێتێکی ئێستا بەغدایەتی بۆم ڕێکەوتنە نیەتێکی باشە وەکو نیەتێکی خێر ئێمە وەری بگرین زانی ئەگە تێبینی بکەین ئێمە تا دوێنێش باش بیرە نەوتەکان ئێمە بە درۆن لێ ئەدرا بە درۆن لێ ئەدراوە ئەرقەلەشیان دروستە کرد بەڵام ئیستا ئێمە ڕێکەوتوین لەگەڵەوانە کە ئەو بڕنەوتی کە دیاری کرد و بەپێی ئەو ڕێکەوتنامە بەپێی ئەو لێکتێکگەشتن نەک ڕێکەوتنامە برێکی دیاریکرا و نەوت ڕۆژانە بدرێتە سۆمەوە سۆمۆ بیفرۆشێت جگە لەو بەرهەمانەی کە بۆن بەکارهێنانی ناوخۆ دیاری کراوە لە ئەو لێکتێگەشتنە ئێمە ئومێد دەکەین و ئەرکی ئەوانشە بەڕاستی خۆیان بێنن سەر هێڵ و ئەو لایەنانەی کە هۆکار بوون بۆ لێدانی ئەو بیرەنەوتانە دەستنیشانیکەن و ئیجراتیان لەگەڵا بکەن تا بتوان ئێمە بەش بە حاڵی خۆمان ئامادەین ئەو ڕێکەوتنامە بە حرفیان وەکو جەنابی سەرۆکی حکوومەت وتی وەکو خۆی جێبەجێ بکەین هەچەند ناچار بووین لە پێناو قوتی خەڵک ڕەنگە لە بەشێک لە مافەکانی خەڵکی کوردستان خۆش بووین بەڵام قوتی خەڵک دەسەروی هەموو شتێک چکە ژیان زەرورە بە بێژیان هیچ شتێک ناکرێ ئەوان ئەو ئەرکەی کە لەسەر شارێنە جێبەجێ بکەن و ئیستا چاوەڕێن بەڕاستی تۆپەکە لە ساحی ئەوانە ئەوان چەند پابندن لەبەرەوە تقریبان بۆ 80 ڕۆژڕە خەڵکی کوردستان موچەی دوو مانگی 5 وەرنەگرتەوە مانگی حوتیش ئیستا لە بەرەو کۆتاڕوە کەوا بێ بەم تێگەشتنە بێ سبەی موچەی خۆرانی هێنم ڕەوانە دەکرێت لە بەغداوە بە پێ ئەو لێک تێگەشتنە بڕیار وایە بەڵام ئەگەر بیانویتر نەکرد بەڕاستی ئێمە ئوێدمان وایە بەڵێنیشی حقیقەت یعنی من دوێنێ وابزانم کاکشاخەوان ئەبڵا تەسریحێکی هەبووە ئەڵێ بڕیاریان داوە ئێمە ئومیدوارین ئەو بڕیارە جێبەجێ بکەن ئەم ڕێکەوتنە کاک حسین بۆ چەند مانگە تەنها بۆ نردنی موچەی مانگ و 5 فەرمانبەرانە یاخود ئەوەندەی من لێ تێگەشتوم تا کۆتایی ساڵە ئەوەندەی من لێ تێگەشتم تا کۆتایی ئەم ساڵە بەڵام خۆ ئەوەی کە زۆر گرنگە بابەتی دەرچوونی یاسای نەوت و غازە ئەگەر یاسای نەوت و غاز دەربچێتەوەی کە پێشتر ڕژنووسەکەی لە ساڵی 2007 حاضر کراوە ئەو بریارە ئەوە بچێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ بە تاکید لە بابەتی نەوت و سامانە سروشتەکان ئێمە لەگەڵەوان هاوڕا و هاودەنگە بین کەوابوو ئیتر هیچ بیانوێک نامێنێ بۆەوەی کە ئەوان ئەو مافەت دەستوریانەیە کە وەک باسم کردوە ئەو قوتەی خەڵکەوە یاخود موچەی خەڵکم ماگانە بدێن بەڵام هەندێک شتیش دانراوە بەڕاستی چەند بە پێڕێکە و لێک تێگەشتن چەندین لیژنیش دانراوە بۆ هەسەنگاندنی داهاتی ناوخۆ گومرکەکانی یاخود بڕی ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان بەکاردێت و بڕی ئەو نەوتەی کە تەسیمی سۆمۆ کرێت ئەبێ بەپی واقعەکە تەماشای حاڵ بکرێت ئەو کوتم ینی ئەوەی کە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە زیادەوە ئامادەی هاوکاری لەگەڵەوانە وەکو خۆشیان ئەو ڕێکەوتنە ئەو لێک تێگەشتە ئاماژەی پێکە ئەبێ لە سبینەوە بابەتی نەوتەکە و موچەیەک لای بێت ینی ئەبێ دەست پێ بکەن جێبەجێکردنی بە هێندەی ئەوەی کە چوونەتە ژێر باری داواکاریەکانی بەغدا بە هێندەی ئەوە سود و قازانجی بۆ ئێمە دەبێت عێراق لە بابەتی نردنی شایسە داراییەکان یعنی ئەمە ڕێکەوتنێک نییە لەسەر
چۆن ئەڵێ لەسەر ئاستی مافە دەستوریەکانی ئەمە لە داهاتوودا بە زەرر و زیان بۆ کیانی دەستوری و ئێمە ناشکێتەوە کاک حسەین زانی یەک لەو کێشانەی کە با ڕازگۆ بین لە ناو خەڵکی ئێمە هەیە باشە خەڵکی ئێمە یەکگرتوونیە لە کوردستان هەمە ڕاگەیاندنەوە هەموو ڕەنگە بەشێکی زۆری هاوڵاتیان ئێمە ینی لەبییتانە سەردەمانێک موچە و قوتی خەڵک و پرۆژە و خزمەتگوزارێکی بەردەوام و فراوانە بوو باشە خەڵکیان و ئازادی ئازادی شە بوو بەڕاستی هەردووکە بوو دوایی وتیان کاکە هیچمانە ئازادیمان بدەنێ نەوتەکە تەسلیمکەن بەس بە موچەمان بدەنێ نەوتیش تەسلیم کرا و وارداتی ناوخۆش تەسلیم کرا بەڵام ئەنجامەکەی ئەمەیە کە سێ مانگە موچەندراوە دەخڵ ئەبێ ئەو خەڵکە تۆزێک بە وجدان و حکم بکەن ئەنی بیل لەوە بکەن و ئایا حکوومەتی عێراق ئەوەی کرد ئەو داوای کرد ئایا ئێمە داوامانەتەوانیانە ئایا هیچ پێشێرکارێک لەلایەن ئێمەوە هەیە یاخود ئەوانە ئەوەی کە حکومڕانە لە عێراق ئامادەنی مافە دەسوولەکانی خەڵکی کوردستان بچەسبێنێ هەکە ئەو برادرانە بە وجدان و بیر لەوە بکەنەوە و لە خۆیان بپرسن باشە تۆ زیاتر لە 50 مادەی دەستوری تێ بۆ چەسپاندنی مافی خەڵکی کوردستان بۆ ئەو مافانە ناچەسبێنیت بۆ جێبەجێ ناکەیت من ڕووی دەمم لەو خەڵکانەیە کە خۆیان بەڵێن ئێمە نوێنەری خەڵکن کاکە تۆ کورسیەک تێ یا 5 کورسی تێ یا 6 کورسی تێ ئێمە نوێنەری خەڵکین کە خاوەن 39 کورسین ئێمە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکەکەین نەک جەنابەت بەڵام گوێشمان لە تۆ گرتو ئەوە نەبێت تامیشکراوی ئەوە نەبێت فرامۆشکراوی فەرمو جەنابەت ئەدۆ نەوت تەسلیمکەون چەند ساڵە نەوت تەسلیمکراوە کەواتە کاکسەن دەتەوێت بڵێ بەشێک لەوەی کە عێراق بەرامبەر بە ئێمە دەیکات بەشێکی پەیوەندی بەو چاوساغیەوەی کە لە ناوخۆ بۆ بەغدا دەکرێت بێگومان بێگومان خۆزگا چاوساغیەکش بۆیە بە نیەتی خێر بۆیە بە نیەتی ئەوە بۆیە کە خزمەتی خەڵکی کوردستانەکە بە نیەتی تێکدانی بارودۆخی کوردستانە بە نیەتی تێکدانی ئەو ئەمن و استقرارێ بە نیەتی تێکدانی ئەو استقرارە کۆمەڵایەتیە کە لە کوردستانە هەیە پارتی ڕێگە دەدات دروستکردن دەرز و ناکۆکی لە ناو کۆمەڵی خەڵکی کوردستان حکوومەتی هەرێم و پارتی ڕێگە دەدات ئەم چاوساغیە بەلانە خراپەکەی کاریگەری لەسەر قەواری دەستوری هەرێم هەبێت ئێمە هەر لە دروستبوونی پارتیوە تا ئێستا خۆمان کردوتە قوربانی لە پێناو مانەوەی خەڵکی کوردستان باشە شک و گومان لەوە نەبێت لەسەر شۆڕ بۆچی کراوە شۆڕ بۆ کراوە کە تۆ دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکەی بۆ دروست نەکراوە ئێمە ببینم بەدیل بۆ کەسی تر بەڕاستی ممارسەی خەڵک بتوانێت بە ئازادی ممارسەی مافی خۆی بکات نیەتی پارتی ئەوە ئێمە ئامادەین هەمیشە قوربانی بدەن و پاشگەزی نابینەوە ئەو کوتمیانی لە تشکیلی ئەگەر تۆ تەماشای حکوومەتەکانی ڕابردووی ناوخۆم بکەیەوە تەنانەت لەگەڵ بەخاش زۆر جار تەنەزولمان کردەوە زۆر جار باوەڕتان بێت وەزیری وامان هەیە لە عێراقا بەس بە کشانەوەی ئەو وەزیرانەی ئێمەی کورد لە بەغا بزان چ کاریگەریەکی خراپ لەسەر دەوڵەتی داهاتوو عێراق ڕوەدا ئێمە وەزیرانە کە هیمانە هەم لە ئاسی دەرەوە هەم لە ئاسی ناوخۆ پێگەی زۆر کاریگەریانە بێت هەیە بووە کەواتە دەکرێت بڵین ئەگەر بەغدا پابەت نەبێ بە ئەم ڕێکوتنێکی کراوە لە مانگەکانی داهاتووە بژاردەی کشانەوە دەچێت ئەمری واقع زانانی لێ لكل حادث حديث من هیوادارم جێبەجێ بکرێت هیوادارم جێبەجێ بکرێت بەڵام کە تۆ تەرەفەکەی تر ئامادە من نەبێت تۆژەبێ بژادەی خۆتت لەبەردەست بێت باش ئەمریکا بەشێکە لە گفتوگویانی کە دەکرێت لە نێوان بەغدا و هەولێر زانی ئەمریکا بەرژەوەندیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرڕای ئەوە کۆمپانیا ئەمریکیەکانی سوودمەندن لەو بیرە نەوتیانەی کە لە هەرێمی کوردستانەی بە شێوەیەکی یاسایی وە گرێبەستیان لەگەڵاکراوە وە گرێبەستەکانی یاسایی ئەگەر جەنابەت تێبینیت کرد بێت لە مانگی 5 ئەو گرێبەستانەی کە پێشتر لەگەڵ کۆمپانیا تورکی و ئیسپانیەکان نێبوو کە نەیەتوانی جێبەجێ بکەن ئەمریکیەکان وتیان ئێمە جێبەجێکەن چونکە گرێبەستەکان گرێبەستێکی یاساییەوە محاکمی بەغاش بۆ زانینی جەناب تۆ بینەرانەری بەڕێزیش محاکمی بەغاش تەزدیقی ئەو گرێبەستانەی کردووە و خودی چوار وەزیری بەدەسڵاتی ئەمریکا بەشدار بۆ لە ڕێو ڕسمەکەواتە ئەمریکا بەرژەوەندیەکی زۆری هەیە لەم ناوچە بە تایبەت لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بۆیە ئەمریکا خۆی بەخاوەن قەزی ئازانێت بنەوە نەک تەماشاچینێ بەڵکو چاودێرێکی وتی هەتا ئەو لێک تێگەشت و ڕێککەوتانەیە کە تازەکراوە وەکو دوایین پرسیار چاوەڕوانەکانی ئێمە بۆ ئەمریکا لە پەژێریکردنی دۆسەی نەوت کیانی دەستوری ئێمە لە جێگەی خۆیدایە بە هێندەی ئەو چاوەڕوانی کە ئێمە لە ئەمریکا هەمانە بە هێندەی ئەوە بەرامبەر بە ئێمە باش بووە من بۆ خۆم وەکو شخص ڕێی تایبەتی خۆمی وەکو شخص باش حزب ناڵێم هەموو کەسێ بەرژەوەندی خۆی هەیە
و بەژەوەندی تاکیەکان یاخود گشتیەکان لەسەر و بەژەوەندیەکانی ترۆیە. ئەنی بە بینیمان ئەگەر سووریا بە نمونە بێنینەوە، سووریای زمانی بەشار ئەسەد و حکومڕانەکانی ئیستا دەکوێ هاتم گەیشتونەتە کوێ لە لیستی تیرۆر هاتن بوونە تا ئازادی خواز و دیموکراس و پارێزەری مافی مرۆڤ. ئەمە بەرژەوەندیەکان وا لە سیاسەتی نێودەوڵەتی ئەخوازیە کە تا چەند تۆ لەگەڵ بەرژەوەندەکانی ئەوانم ئەو تا چەند دیفاع لە بەرژەوەندەکانی تۆ خۆشیەکات. ئەوە گرنگە. باش زۆر سپاس بۆ بەڕێز کاک حسێن کەلاری بەرپرسیلەقی 22 گەرمانی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بیت. زۆر سپاس بۆش. بینەرانی بەڕێز بەرنامی ڕۆماڵتان پێشکەش کرا خواتان.